خۆزگە ئەمزانی ئەم ڕەشەبایە کە هاوینان دێک بۆ چووە گەرمایە، کەچی زستانان کە ئەڵڕفێنێ هێن بە تەوژمە گا ئەفڕێنێ. های شەماڵ خۆت و شەماڵت بژی، فێنچی دڵە شنت بە هاوی. شەماڵ خەرمانی پێ بە شەن ئەکرێ، ڕەشەبا کەڵکی کام ئیشمانەگرێ. تۆزی ڕەشەبا چاوی کوێر کردین، شەو لە سەربانە ئەبڕووی بردین. بە هەموو بایەک ئەڵەڕێینەوە، بە هۆرتا و بەڕا ئەگەڕێینەوە. ئەم جێرە و کێشە لە بێکاریە، ماڵە و ماڵگەڕان لە ناچاریە. ئەوی ئیشێکی بۆ خۆی پێکانی، نایپەرژێتە سەر واتەی دیوانی. ئەوی لە ژن و ماڵی مەمنونە، چی لە قومارە و ئەم تووناوتونە. ئەوی بۆ قومار ئەچێتە جێیان، شەو ئەباتە سەر تا بەری بەیان. دیارە دەربەستی ماڵ و حاڵ نییە، شەیتانیش لە دوا هیوا شەقیە.